عێراق و هەرێمی کوردستانیش وڵاتێکن بەقەدەر ئەوەی کە کاڵە و شمەک هەورداکەن بەقەدەرەوە هەناردەی ناکەین ئەمە وا ئاکا کە بەڕاستی کاتێک کە بەهای ناری عێراقی لە بەرامبەر دۆلاری ئەمریکیدا دابەزێت کەلوپەل گران ئەبێت تەزەخم لەسەر هاوڵاتیان دروست دەکات و لایەنێکی تر لەم لایەنە سلبیانەی ئەوەیە کە چینی ناوەند و هەژار و موچەخۆران بەڕاستی زەرمەند دەبن بەهای پارەکەیان دابەزێت و بۆ من ئەگەر موچەکەت 1 میلیۆن دینار بێت دەگەل لە 120 جا بیگۆڕیتەوە بەهای ئەو میلیۆنەی تۆ 800 دلار بەڵام ئەگە دابەزێ بۆ 150 بۆ نمونە ئەگەوەری بگرین بەهای پارەکەی تۆ دابەزێ بۆ 665 دلار ئەمە وا ئەکا کە تۆ لە ڕووی فی ئەی پارەکەتەوە 1 ژمارە وەرگرتەوە بەڵام بەهای پارەکە دابەزێ لە مقابلە کاڵا و کەلوپەل ینی گران ئەبێت و هاوڵاتیان تووشی زەرەر و زیانە بن 90 تریلیۆن دینار ئێمە کوری هێنانمانە باشە ئەبێ عێراق ڕێگاچارەکانی چی ینی چی بکە بەڕاستی ئەبێ یان ئەبێت بەشێک لە موچەخۆران کەم کاتەوە یان بەهای پارەکەی دابەزێنە یان خەرجەکان کەم کاتەوە داهەزیا بکە کە لە بۆ عێراقێکە نقمی گەندەڵی و فەسادە ناتوانێت خەرجی و داهات کەم کاتەوە ناچار ئەبێ ئەم ڕێگایانە بگرێتە بەر یان ئەوەیە فیوچەر کۆنتراکتی نەوت کە نەوت پێشفرۆش کات و پارەوەەر بگرێت یان ئەوەیە قەرزی دەرەکی بکە یان ئەوەیە فی ئەی تازە لە دینار چاپ بکات ئەمانە بەڕاستی ئەگەرن بەڵێ بۆیە من لە ئەگەر یان یەکێک لە ئەگەرەکان کە بەڕاستی بە ئەگەرێکی زۆر نزیک ئەزانم ئەبێ حکوومەتی عێراقی بە ناچاری بەهای ناری عێراقی لە مقابلی دۆلاری ئەمریکا دابەزێنێت. قڵای ئێستا بەچەنە باڵێ؟ ئێستا گەڵا بە 136. ئێوە بەچەنەی فرۆشن؟ ئێمە بە 130 دەیفرۆشین. بەچەنەی کڕن؟ بە 30 دەیکڕین. هەچی هەیە هەریەت و یەک علاقەی پێ لە من دەزیایەت و دینارەوە هەیە بیکا بە دۆلار کاڵەگری. وەڵا ترسی لەوێ زیاتر بەرز بێتەوە بۆ قازانج نییە ئێمە من حەز ناکەم قازانج حەز ناکەم قازان وەڵا حەزەکەم گەڵایە بە 100,000 بێت. ئەوە قازانجی منە. ئەوە قازانجی میلەتەکەی ئەو فەقیر وەژارە 100,000 بێ باشترێکە لەوە لەوێ بە 150 و 160 ئەمە. هزار شڵەش داوە کاکە گیان ئەم حکوومەتەی تۆ بەساقە و پارەی نییە پارەکان خستە سەر دۆلارەکە ئەیەن بە مەعاشخۆر باش با بتێ بگەی خۆت پارەی مەعاشخۆریان خستە سەر دۆلار ڕاستی پێ بڵێم ئەخۆ پارەیان نییە کاکە ئەی پارەیان نییە ئەیخۆ سبەینە میلەتەکەی هەمووی داوای پارەی لیەکە کاکە ئەی بێ خەنە سەر گەڵاکە پارەی شعبی عێراقیان خستە سەر دۆلارەکە ئارە وەڵا خەڵگە ڕوتێنەوەی چی ماخولە گەڵایەک بە 30,000 ئەو بە 130 ئەیفرۆشن گەڵا کاکە بەیانەیە بێ بە 145 من زۆر نیگەرانم لێ ئەی کاکە ئەی بارەکەیان خستە سەر شانی فەقیر و فەقرای وەکو من ئەی چۆن ئەی من نیگەران نیم نیگەرانم لێ کاکە خەڵ فەقیرە هیوایە پارەی پیاڵە ئەوی پێ نییە پارەی نانێکی پێ نییە بچێ لای بیکرێت